ئایسلاند نیشتیمانی وێنەگرەکان جوگرافیای وڵاتەکە. ئایسلاند وڵاتێکی دوورگەهیە لە زەریای ئەتلەنتیکی باکووردا هەڵکەوتووە. ژماری دانیشتوانەکەی 350,000 کەسە و ڕوبەرەکەی 103,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. پایتەختی وڵاتەکە شاری ڕیکیاڤیک یان ڕیکاڤیکە. زمانی فەرمی وڵاتەکە ئایسلندیە. وڵاتەکە لە کیشوەری ئەوروپاوە نزیکە و وەک خاکی یەکێتی ئەوروپا ئەژمار کراوە. لە ڕۆژی هەفتەی مانگی 6944 دامەزراوە. چیرۆکی ئایسلند لێرەوە دەست پێ دەکات. ئایسلند وڵاتێکی بچووکی دەوڵەمەندە بە سامانی ماسی. ئەو دوورگەیە بەناوبانگە بابوونی سەرچاوەیەکی دەگمەنی ماسی لە جۆری کۆت کە درێژی ماسیەکە دەگاتە 2 مەتر و بە ڕەنگی جیاواز بوونیان هەیە و لە ئاوە ساردەکاندا دەژین. بەریتانیا وەک هێزێکی گەورەی ئەوروپی هەوڵیدا ئایسلند داگیر بکات. هەوڵەکانی بۆ گرتنی ئەو دوورگەیە پەیوەست بوو بە: یەکەم، زۆری ژماری دانیشتوانی بەریتانیا بۆ کار بوو کە بە دوای زیادکردنی ڕوبەری خاکەکەیەوە بێت. دووەم، بەریتانیا لە ململانی ئابووریدا بوو، ویستی سەرچاوەیەکی نوێ دەست بخات بۆ مەبەستە تەنها ئایسلند دەیتوانی ئەو ئامانجەی بەریتانیا بێنێتە دی بە سەرچاوەی ماسی کۆت. کەمی ژمارەی دانیشتوانی ئایسلند ڕێگر بوو لە بەردەم دروستکردنی سوپای خۆپارێز، چونکە سەرجەمی دانیشتوانەکەی لەو کاتەدا 9,000 کەس بوو. سەدەی 15 بۆ سەرەوە ماسیگرەکانی لەندەن بە بەلەمی گەورە بەرەو باکووری ڕۆژاوای بەریتانیا گەشتیان کردو، بۆیان دەرکەوت کە ئەو ناوچەیە بڕێکی زۆر لەو ماسیە دەگمەنەی تێدایە. بۆیە داوایەکیان پێشکەشی بەریتانیا کرد بۆ دەستگرتن بەسەر دوورگەکەدا. لەو کاتەوە ئایسلندیەکان و بەریتانیەکان کەوتنە ڕوبەڕووبوونەوەی یەکتر و تەنانەت جەنگی نێوان بەریتانیا و ئایسلند بە جەنگی هەرێمە ئاویەکان یان کۆت ناسراوە. ئەو جەنگە لە چلەکانەوە تا ساڵی 1976 درێژەی هەبوو. زۆر جار جەنگەکە سارد بووە بە گەمارۆخستنە سەر ئەنجام درراوە. ساڵی 1958 کەشتیەکانی ڕاوکردنی ماسی گەیشتنە ئاوەکانی ئایسلند لەگەڵەوەی بەریتانیا با پێی ڕێکەوتن دەبوو لا دووری 4 میل لە ئایسلند ڕاو بکات. بەڵام ئایسلندیەکان بەوە ڕازی نەبوون و داوایان کرد تا 12 میل دوور بکەونەوە. بەڵام بەریتانیەکان ڕەتیان کردەوە و لاپاڵ بەلەمەکانی ڕاوکردن کەشتی جەنگی ڕەوانە کرد. ئەوە لە کاتێکدا بوو بەریتانیا خاوەنی بەهێزترین هێزی دەریایی بوو دوای ئەمریکا و سۆڤێت. بەڵام ئایسلند نزیکەی 200 بەلەمی ڕاوکردنیان هەبوو. جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤێت بوو بە هۆکارێک کە ئایسلندیەکان ویستیان ئەو دوو جەم سەربەندی و شەڕە ساردە بەکاربێنن بۆ لادانی مەترسیەکانی بەریتانیا. لە هەوڵەکانیاندا سەرکەوتن و توانیان بەریتانیا لە سنوورەکان دوور بخەنەوە بۆ دووری 200 میل. ئایسلندیەکان کە پێشتر ڕێگەیاندا بوو بە دروستکردنی گەورەترین بنکەی ناتۆ لە وڵاتەکەیان ویستیان وەک چەکی فشار بەکاری بێنن و ڕەشەی دەرکردنی بنکەکە و چوونە بەرەی سۆڤێتیان کرد. سەرنجام ئەمریکا مەرجەکانی ئایسلندای بەسەر بەریتانیادا سەپان. ئایسلند لە ئێستادا خاوەن سەروەری خۆیەتی و بۆ تا ئارامترین وڵات لەسەر ئاستی جیهان و ساڵانە زۆرترین گەشتیار ڕوو لە ناوچەکانیان دەکات کە لە پاڵ بەرهەمی ماسی بەشێکی گەورەی داهاتەکەی بووە بە گەشتیاری. بەشێک لەو ناوچە و شوێنە گەشتیارانەی ئایسلندای پێدەناسرێتەوە. کەنار دوورگەی هۆڤن کە داپۆشراوە بە لمی ڕەش و ناسراوە بە کەناری ڕەش. بوونی ستونی کارەبان لە شێوەی مرۆڤ و ئاژەڵەکان، کێڵگەی سەوز، ڕووباری زەرد، دەریای شین، هێڵی پەڕینەوەی سێڕەهەندی، ڕووناکیەکانی باکوور، پارکی ڤتنایاکۆ وەک گەورەترین پارکی سروشتی، مۆزەخانەی نەتەوەیی ئایسلند کە لە ساڵی 1863 دروست کراوە، باڵەخانەی هاڵگریمس کیرکجا کە لەوێەوە دەتوانرێت تەواوی شارەکە ببینرێت، مەیلی فیل، بورکانێکی کۆنە و لە شێوەی شاخێکی سەوز دەردەکەوێت. بوونی زۆرترین کانیاوی گەرم کە بەشێکی زۆریان بەرەنجامی گڕکانەکانە، بەشداریکردنی پزیشک و مامۆستا و پسپۆری جیاواز لە یاریەکانیاندا بەهۆی کەمی ژمارەی دانیشتوان. تەنانەت لە مۆندیالی رووسیا نیوەی خەڵکەکەیان وەک هاندەر ئامادەی یاریەکە بوون.